پیاوبوون واتە بەدەم ڕێگای بەرەبەیانەکانی ژیانیدا بە چوارشانی و سنگێکی دەرپەڕیوەوە بە چاوەتیژەکەی و نرکەکەی ناخی لەگەڵ هەر پاژنەدا کوتانێکی چاوەڕێی قەدەرێک بێت. هیچ کات ڕوویداوە لە تاوشکانی غرورت پێ بکەنی؟ هیچ کات ڕوویداوە ئەوەی بیرت لێ نەکردوتەوە بیرت داگیر بکە؟ هیچ کات ڕوویداوە کاتێک دەستەکانت لە جیرفانەکانتەوە بەدەم ڕێگاوە لەبەر خۆتەوە وەک شێت ئەو قسانە بکەیت کە هەرگیز نەتویستوە بیانکەیت؟ بەدی چەند جار پێت لە دڵ و جەرگت ناوە تا بۆ کەس لێدات؟ چەند جار بە دڵت بتووە بێدەنگ وس نییە نابێ؟ چەند جار نەخێرت بینیوە ئاوس بووێ بە بەڵێ نەک نۆمەڵک نەوەت مانجیشی تێپەڕاندووە لە دایکیش نەبووە؟ ئەدی بەڵێت بینیوە کاتێ نەخێری دڵڕق چەند بێڕەحمانە دارکاری دەکات؟ چەند جار بزەدە خەرقی دەریای فرمێسکت کردووە و خمکاندووتە؟ چەند جار میهرەبانیت لە تابوتی ڕقت داناشتووە؟ ئەدی تا ئێستا ڕوویداوە حەسرەتت هێندەی نەماوێ باڵ بگرێت لە پڕلا سارێک باڵی شکاند بێت؟ ئەدی چەند جار کراسی غەدریان بۆ دووریوی پێیان گوتووی بڕوە بەرتە و زۆر لێت دێ؟ چەند جار لە ترسی بێدەنگکردنت بێدەنگ بووی؟ چەند جار لە قوڵایی سەدان کیلۆمەتر بێدەنگی پەنگت خواردی و لە تاوا پڕ بە دنیا هاوارت کردووە و لیک و خوێنت بوون بە ڕەنگی تابلۆی مروکردنت؟ چەند جار چەند جار چەند جار چەند جار هەموو ئەمانە و دنیایەک ئەوانی تریش ڕوویان داوە لە هەموو ئەمانەکانی وەرە پێم بڵێ تا ئێستا چەند جار مردوویت و تا ئێستاش زیندوو نەبوویتەوە؟